ضلن حق وبسر نوجي شمشيرها ضلينا قرش شمشير نبي أوا حق وجيرها ضلن خير حقر حقا شمشير هبي يا خو نبي دەستان خۆش دەست خۆش ئازیزانم سڵاو خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شاد ئەبمەوە باسی ئەمڕۆمان باسی شاعیری هەستناسک حەسیب قەرەداخیە میوانەکانی ئەمڕۆم دکتۆر بەهات حەسیب قەرەداخی بەخێر بێ دکتۆر گیان زۆر سپاس لەگەڵ کاک ئاریان جەلال عەزیز بە ئامێری گیتار بەخێر بن دکتۆر گیان باوکی بەڕێزتان وەکو پێشەنگی خۆت و پێشەنگی میلەتێک چۆن بە ئێمە ئەناسێنیت زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانتان حەسیب قەرەداخی شاعری غەم و نووسەری مێژووی کوردە مێژووی کورد دیارە بەشێک هەرە زۆری خەم و دەردەسەری و کەسەرە لەبەرەوە بە پلەی ئیمتیاز حەسیب قەرەداخی خاوەنی فەرهەنگی خەمی کووردە ساڵی 1929 لە ناوەڕاستی مایسە لە گوندی چرچەقەڵا لە ناوچەی قەرەداخ لەدایک بووە لە خێزانێکی خوێندەوار لە بنەماڵی مەردۆخەیین هەر لە مناڵیەوە دڵ و دەروون و گوێ و چاوی ئاشنا بووە بە کەش و سروتی دەروێشان و دەف و ذکر و تەهلیلە و شعری حافظ و شیرازی و ئەو بەزم ئەو کەشوهەوای کە لە ناو خانەقا و لە ناو تەکی دەروێشانە دەکرێت بۆیە کانیاوی شعر و جوان ناسی لە ناخیە زۆر زوو تەقیوەتەوە تەنانەت وەک خۆی بۆی دەجێڕانەوە کە کاتێک قوتابخانە کراوەتەوە لە دیەکەیان وشتوانە مناڵان وەرگرن لە پۆلیەک کە ئەمیان تاقی کردوتەوە یەکسەر ڕاستەوخۆ بردویانتە پۆلیسێ چونکە خوێندن و نووسینی زانیوە پێشتر لەسەر دەستی باوکی کەمەلا بووە کە پۆلی شەشی سەرەتایی تاوا دەکا ئیتر لەوێ ناوەندی نامێنێت لە گوند دێتە ناوشار بۆ سلێمانی لە قەرەداخ و ناوشار دەستەکە شتێکمە لە یاد نەچی کاک بەهات وەکو باسەکرێت بەهرەی شعری لە شێخ حەسیبە زۆر زوو تاقیوەتەوە یعنی کە لە قۆناغی سەرەتایی بووە حەزم کرد بەر لەوەی باسی هاتنی بە سلێمانی بکەین ئەوە دەڵێ دەزانم چییە فەرموویت کە دەچێتە قوتابخانە کە پۆلیسێ وەرەگیری یەکسەر پاش چەند هەفتەیەک بە مامۆستاکەی هەڵێ مامۆستا من شعرێکم داناوە بۆ ڕیزبوونی قوتابیان کە بەیانیان ئەوەستن و ئاڵا هەڵەکەن ئەڵێ چی ئەڵێ ئێمەین قوتابی سۆڵەی موقەدەس بێترس و پەرواین باکمان نییە لە کەس باقێکی تەواوەکە نازەم باقێکی چییە قوتابیەکی پۆلی سێی سەرەتایی سەلیقەی قافیە و وەزن و تەفعیلەی هەبووە ئەوە معناوە دڵ و دەروونی پڕ بووە دوای کە دێتە ناوشار کەشوهەوایەکی کەیە مێشکی دڵ و دەروونی بەمەدا ئاخرێ یەک جاری بە یەک جار هەڵەگەڕێتەوە بەسەر کۆنەپەرستی و دەرەبەگایەتی و دواکەوتووی کۆمەڵگەکە کۆمەڵێک شعر لە بابڵین لە ناوەڕاستی چلەکانەوە هەتاوەکو ساڵی 58 کە شۆڕشی تەموزی تاڕدەوە بە دەیان شعری هەڵگری ناسنامەی ئەو سەردەمە هەیە کە بارگاویە بە هوتاف و بە حەماسەت و بە گژاچوونەوە ئیستیعمار و مەسەن بۆ نمونە
زۆری شاعیران ڕاستە هەمووش قۆناغا کە ئەتوانی بڵێن کە قۆناغی چلەکان پەنجاکان شەستەکان کە قۆناغی ڕزگاری خوازی وڵاتە میلەتانی پێڵێن زۆر ڕاستە بۆ نمونە مەسەن کۆپلەیەکی بچکۆر لەم شعرە بۆ دەخوێنمەوە هەیکەلی ئیخلاس ساڵی 53 نووسراوە سرم قوربانی گەنجێ بێ کە بۆ میلەت بە قوربان بێ سەری بۆ تیری بەدخواهی وەتەن دائیم بە قەڵغان بێ سرم ڕۆحم دڵ و دینم بە قوربانی دەماغێ بێ بە بادەی عشقی ئینسانی ڕئیسی جەمعی مەستان بێ کە ڕۆژی سندنی حەق هات و ڕۆح و فیدایی بێ نەترسی کوشتن و لێدان نە ئەندێشەی لە زیندان بێ ئەمە من نمونەیەکە لەو شعرانی کە لەو سەردەما دواتر دێینە قۆناغێکی تر کە لە شەستەکان تەبعەن ساڵی 63 لە ڕژبژیرەکەی عەبدولسەلام عارفە ئەویش وەکو سەدان گەنج و لاوی ئەم شارە دەگیرێ و حکم دەدرێت بە 3 ساڵ زیندانی لە نوگرەت سەلمان لەوێ دەبێت هاوڕێک زۆر خەڵک لە سەرکردەکانی حیزبی شووعی عێراق و لە خەڵکی ڕۆشنبیر و لە هونەرمەندان بۆ نمونە مەسەرن بۆی دەجەڕام و لەوێ فازڵ عەوادی ناسیوە لەوێ حسێن نەعمەی ناسیوە لەوێ یاس خەڤڵی ناسیوە زۆر شاعری گەورە و نووسەری گەورەی ناسیوە لەوێ مێشکی دیسانەوە ئاخراوەتەوە بەهین کە لە کۆتایی 65 بە چی پێڵێن لێبوردنێکی گشتی بەربوو بەڵام بە دەست بەسەری لە بەغا هێشتیانەوە نیان هێش بێتەوە بۆ کوردستان ئێمە بە خێزان چوینە بەغدا لەوێ بەهۆی سەختی ژیانەوە کەمتر چالاکی هەبوو بەڵام لە دوای 68ەوە جارێکی تر گەشایەوە بژایەوە لە ڕووی ئەدەبیات و شعر نووسینەوە هەتا ساڵی کۆتایی 69 هاتینەوە بۆ سلێمانی ڕێگەمان پێدرا بینەوە بۆ سلێمانی هاتی ماڵمان هاتەوە بۆ سەرسونار و لە دوای هەفتاوە سەر لە نوێ کانیاوی شعری حەسیب قەراقی دەکات بێگومان ئەمە ماوەیەکی ئێوە تاکو باسی ئەو قۆناغە شعریانە بکەین کە شێخی پیا تێپەڕیوە بەڵێ حەزەکەم بەندەکانی شعریمان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیەوە بەڵێ شاعر لە شعری من زائد تۆ یەکسانە بەیەک دەفەرموێ کە بووی بە ئەرز ئەو شەهیدەم بەرگم سوورە وام لە جێتە بووی بە دەریا ئەو ماسیەم خۆت نازانیت وام لەکوێتە کە بووی بە مانگ من شەوێکم ئەتخۆمەوە تا بەیانی کە ڕۆژمان لێ ئەبێتەوە من دەروونم تۆ پەنهان کە بووی بە کورد کوردستانم تەنها لە باوەشما ئەژیت ئەگەر تۆ بووی بە کوردستان من کوردم تۆ بۆ من ئەبیت کە بووی بە یار من عاشقم دنیا بە دواتا تەی ئەەکەم چوویتە هەر مۆبەی مۆغێ منیش ڕوو لە بادەی ئەەکەم کە بووی بە ئاو ئەو ڕووبارەم جۆگە و چەمت ئەگرمە کۆش بووی بە شنەی شەماڵی شاخ منیش ئەبم بە ڕۆژی خۆش کاک بەهات بێگومان وتمان بینەوە سەر ئەو پرسیاری ئەو قۆناغە شعریانی کە شێخ حەسیب پیا تێپەڕیوە لەوانەیە بە دەگمەن شاعیرمان هەبێت بە یەک لە دوای یەک قۆناغە شعریەکانی تێپەڕان بێ واتە ئەو هێز و توانای بەسەر شعری کلاسیک و کێشەکانی عروزی بەحری عروزی عەرەبی ینی توانای زۆر بەسەر ئەوانە شاشکاوە کێشی پەنجە و سیلابی ناوخۆی کوردی خۆشمانی بەکارهێناوە واتە لە چەند قۆناغێکی بڕیوە قۆناغی شعری هەتا گەشتوتە شعری حڕ با بڵێن یا شعری ئەم سەردەمە کە ئەو ئیلتیزامە بە کێش و سەرواوە ناکرێت ئەم قۆناغانە لە ساڵانێکی تەمەنیا بووە ئەم گۆڕانکاریانەش هۆکانی
چی بووە؟ بەڵێ وەکو عەرزم کردیت تاوەکو 58 لەسەر ئەو شعرە بۆ کە کەشوکەوای شۆڕژجاری و حەماسەت بوو پێشتر تابعێکی کلاسیکی و پیا هەڵدان و غەزەل و ئەوە بووە لە ساڵی هەفتاویەکە ئەو یەکەمین کەس بووە بە بۆچوونی من و بە بۆچوونی هەندێک ڕێکخنەگریکە کە هەموو بنەماکانی شعری کلاسیکیش تێکشکاندووە و ئەوەی کە ناوی ڕوانگەیە قوتابخانی ڕوانگە ئەم لە پێش ڕوانگەیە ئەم شعری نووسیوە هەوڵ مەزات هەوڵ مەزات هەوڵ مەزات شعر و وتار حرفی چنرا و دێڕی بە فرمێس کەڵکرا و کیسەی بیری چاک ئاخنرا و هەوڵ مەزات هەوڵ مەزات جۆم لێ بگرن خەڵکی وڵات هۆنراوەی کۆن هۆنراوەی نوێ دواچۆڕی ئامانجی هۆشم وە بە هەرزان وە بە تاڵان ئەی فرۆشم هەوڵ مەزات هەوڵ مەزات دەنگم بۆچی بە کەس ناگات لە شعر و حرف و دێڕی ڕوود هەرچی هەمە نرخی کەمە هەوڵ مەزات ئەوە ئاوی ئەژنۆم داهات حرفم بەزەت بە سەد گاز و قاو بادراوە ئەو دامێنەی هەڵوەشاوە لە ڕێگادا داخراوە وا پێخستە وا سواوە ئەمە تەحدایەکە بۆ لەو سەردەما کە ئیتر جۆرێک لە داڕمان و هەرسێنانی تێمی سەقافی دروست بووە ئەوانی ئەو سەردەمە نەژیابێتن نازانن چیەوە ئێستا چۆن ئێمە تقریبان ئێستا لەو سەردەما دەژین و جارێکی کە ئەو وەسفکردنەی توانای زمانەوانی و ئەو قوڕە سوورەی زمانی کوردی کە لای ئەوە و گۆزەی پێ دروست دەکات بەڕاستی ئەلەم قەسیدا دەبینی کە لە قۆناغی سێهەمی شعری حەسیب قەراقییا دەرەکەوێت ئەویش پاش لە دەستدانی و گیانە دەستدانی هەردوو خوشکەکەم کەژاڵ و بەهار لە ماوەی ساڵێکە سپاس بۆ نمونە لە کۆتاییەکە ئەڵێ باری ژیان تامەکەی وا لە پێ هەڵکەوتنە باری ژیان تامەکەی وا لە پێ هەڵکەوتنە سێزێف خلۆر ئەبووەوە لە چرکەی سەرکەوتنە ئەی شەرا بە خەستەکەی هێشووی عومرە تاڵەکەم لە کوپەوە هەڵبچۆ پڕی کە پیاڵەکەم بۆ خۆم و بۆ خەرابات هەرمەی تاڵ دەرمانە بە هەردووکمان هەڵی دەین چونکە قەستی سەرمانە سزێف ناگاتە سەر شاخ تاشە بەردێکە باری من چۆن بێمەوە سەر خۆم بەفر بەسەر ماباری کاک بەهات شعرێکی تیا بوو من بەنیاز بووم بیخوێنمەوە ئەو پێ زەحمەت دەبێت بەڵێ ئەو خەمەی تۆ پێم دەبەخشی کەم کەمە ماچی خوێن و ناو کرۆکی پێشەمە بەو هیوایم تۆ درێغیم لێ نەکەی بەخشی تۆ کەس نەدارە و من هەمە ئەم خەڵاتت هەر بمێنێ بەردەوام حەیفە خەڵکی پێم بڵێن خۆی بێ خەمە پێچی هەر کەس پوخت و پڕ بێ چاترە ئەو ژەمەی گەر بێ خەمێ بێ کەی ژەمە من کە چوومە کۆڕیاران وا دەڵێم عیشقی ڕاستی جوانە چەمکی سەردەمە خۆشەویستیت هێندە خۆشە چاوی من هەر کە دابێ وا دەزانن دووشەمە ئەو ڕەقیبەی مافی ژینی پێ نییە ئێستا بۆچی داخ و دەردی عالەمە کەی خەمی تۆ بێخەمی کرد پێم بڵێ خەڵکە بڕوای پێمەکەن ئەم هەمە دەمخۆش کاک حەمیدگیان دکتۆرگیان شعرەکانی باوکتان زۆربەی کراوە بە گۆرانی حەزەکەم باسێکی ئەوەشمان بۆ بکەیت بەڵێ هەندێک شعری لەسەر خواستی گۆرانی بێژەکان بووە هەندێک شعری خۆی نووسیوێتی و گۆرانی بێژەکان لە دیوانەکانی دۆزیوێنێتەوە و دوای هاتوو پرسیان کردو و هەندێک دەستکاری خۆتان نەزانن ئەوە برادران مۆسیقین هەندێک جار لە ڕووی ڕیتمەوە
لە ڕووی درێژی بڕگەکەیەوە پێویستی بە دەستکاری هەیە بۆ ئاوازەکانیان چکە هەندێک جار بەداخەوە ینی لای ئێمە وا بۆتە باو ئاوازەکە ئامادەیە شعرەکە هێنن ئەیکەنە ناویەوە بەعزێکیش نا مەسەن بۆ نمونە ئەو گۆرانیانی هونەرمەند دیاری قەرەداخی وتوێتی ئەو شعرانی کردوین بە گۆرانی بەشی هەرە زۆری شعرەکەی وەرگرتووە لەسەر شعرەکە ئاوازی بۆ داناوە مامۆستا سەلاح ڕەشید ئەویش هەمان شت یەکەمین ئەوەی من بیرم بێت لە سەرەتای هەفتاکانە بوو هەفتا یا هەفتا و یەک بوو یەکەمین شعری باوکم کە کرا بە گۆرانی مامۆستا سەلاح ڕەشید بوو کردی گۆرانی بەهاری عمرم بەهاری عمرم بێبارانی بوو وەرزی دڵاریم هەر گرانی بوو مامۆستا یانجگە لەوەش ئۆپەرێتەکانیش ئۆپەرێتی کێشەی ژیان بەڵێ هونەرمەند عەدنان کەریم بە ئاوازی مامۆستا سەلاح ڕەوف بۆ هەردوو زنجیرە درامای ژاڵەش و گوڵاڵەش پێشەکی تایتڵی زنجیرە دراماکە شعری باوکم بوو ئەوەی کە لە سەرەتای بەرنامەکە ژاڵەتان ئەوە حکمی ئەوەیە کە خۆی کەسێک بوو زمانێکی هونەری هەبوو پەیوەندیشی لەگەڵ هونەرمەندانە چۆن لەگەڵ ئەدیبانە پەیوەندی لەگەڵ لەگەڵ هاوڕێتی هەبوو خۆشما هەبوو تەنانەت حەزەکەم هەندێک شت کە هەندێک بابەتی کۆمیدی هەبوو وەکو شعر کە هەندێک ینی هەر کۆمیدیانە بوو بڵێ بۆ نوکتێ و پێکەنینە بەڕاستی فکریشی لەگەڵا بوو من یەکێک لەوانم لە بیرە کە کاتی خۆی بە ڕەحمەت بێ لەگەڵ کاک ئازاد محمود مستەفا کە ناسراوە بە ئازادی خولەی باق ڕەحمەتی ئەو شعرێکی بۆ خوێنینەوە هەر کۆمیدی بەڵام شعرەکە لە ئەوەی کە ئەڵێ دەوڵەمەندی شارەکەمان هەروە سەفتەی پارە دەخەن هەموو گیانیان هەر گیرفانە و هەتاکو بێت قوڵی دەکەن هەر شایستەی شیر و شەقن ئێوە لە کوێن سەعالیکە لا تثريب عليكم ولا جنح في ذلك بەڵێ شعرەکە دوور درێژە ئەوەش ویسم بێ بەسەر پرسیارێک کە شێخ حەسیب بەهۆی ئەوەی کە خۆی قۆناغە ئەدەبیەکان خۆی تازە کردوێتەوە دیایە دایمە هەمیشە خۆشی ڕۆحێکی گەنجانەی تیا بوو ڕاست یعنی هەتاکو ئەو ساتی کە کۆچی دواییشی کرد هەر بۆ ڕۆحێتەوە ڕاست من تەنانەت شتێک بژێڕمەوە لە ساڵی 97 ببوورە ساڵی 96 لە مانگی 12 یعنی تقریبا بڵین 15-20 ڕۆژێک پێش کۆچی دوایەکەی لە ئینعاش کەوتبوو لە نەخۆشخانەی سلێمانی ئەو کچە سستەری کە هات بە دیارەوە بوو ئەو وارەکانیان لێ بەست بوو لی پرسیوتی مامۆستا من سوالێک لێ بکەم من شعری تۆم زۆر خوێندوێتەوە تۆ شعری دڵداری و شعری مارکسی و شعری شۆڕژێری و شعری دەروێشیش هەیە وی خواپەرستیش هەیە ئەوە چیە من تێ ناگەم تۆ خوا دەناسیت ئەویش وتی ئەی چۆن خوا دەناسم من خوام هەیە وتی خوایەک چۆنە وتی دادەجیان خوایەکەی من فەرقی زۆرە لەگەڵ خوای پڕ و پیرێژنان خوایەکەی من هەموو ئەم ڕەنگانە قبوڵەکات خوایەکەی من دڵی زۆر گەورەترێکە لەوەی کە هەندێک کەس باسی دەکەن خوایەکەی من مدیری ئەمن نییە خوایەکەی من دروستکەری جوانی و عاشقی جوانیە خۆی بۆیە منیش هەر بە جوانی دەنووسم و هەر بە جوانی دەبینم هەر لەگەڵ ئەو هونەرمەندانە هونەرمەندی جوانەمەرگ کاروان عوسمان یەک دوو شعری باوکم کردو بە گۆرانی هونەرمەند برهان مەجید یەکێک لە شعرەکانی مامە خەمی کردو بە گۆرانی ئەوەی ئیستابیرم بێت ئیتر شەر کۆتاڵب گۆرانی و تۆتەوە هینی هەم شعری باوکم هەم لەحنی کاروان عوسمان من ئێستا مامۆستا عوسمان عەلی بەڕەحمەت بێ یەک دوو شعری وتووە هەندێکی سرودە ئەوەی وا ڕاپەڕین و نەورۆز هاتەوە لەگەڵ ئەڤینی کچاوتوانەوە دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە مانگرتنەکەی سلێمانی ساڵی 91 چەند ڕۆژێک لەگەڵ مانگرەکانە مایەوە و شعری مانگرەکان بۆ مانگرەکانی وت هەم ئەو شعرەش هەم کراوە بە سرود وابزانم هەر مامۆستا عوسمان عەلی کردوێتی بە گۆرانی هەندێک شعری ئایینی هەیە بۆ ئاینەکانە مامە ئەنوەر مامۆستا ئەنوەر قەرەداخی خۆی ئاوازشی بۆ داناوە کردوشی بە گۆرانی
دکتۆریان توقوسی نووسینی شعری باوکتان چۆن بوو ئەگەر لە یادتان بێ من لە چ کاتێکا شعری ئەنووسی من ئەو کاتانی ئەینووسی قەت نەمدیوە باوکم قەڵەم و کاغەزی کە ڕێکوپێکی لەبەردەستا بوو بێ کە شعری نووسیوە یا لەسەر کلینیکسێک نووسیوێتی یا لەسەر مەسەرەن ئەگەڕا ئەو وەختە دوور لە ئێستا منجگەرە مەکێشە کاغەزی ناو پاکەتەکەی دەرێهێنا و پاکەتەکەڵەوەشان ئەو پاکەتە نووسیوێتی ئەمە یەکەم ڕقم ڕۆشنووسی شعرەکانی زۆربەی زۆری لەسەر پارچە کاغەزێک هەر شتێک فڕێدرا بێ لەو ناوە نووسیوێتی بەداخەوە ئەکرێ زۆری شیفە و تا بێ تەمانەکەی دوای خۆی پاکنووسی ئەکردەوە خەیسە سەر کاغەز یعنی ڕەشنووسەکان لەسەر زۆربەی زۆری جار دەمدی زۆربەی جار لەسەر دەم ڕاکشە خۆی کاریگەریەوەی گەلێک جار شاعیرەکان کە حاڵەتی شعریان بووێ لەوانێ قەڵەم و کاغەزیان لەبەردەستانە بیان لەوانێ بەڕاستی ئەبێ زوو زۆر لە شاعیران ئەو دابیان هەبوو من بیستومە لە ئەدەبی عەرەبیە ئەحمەد شەوقیش لەو شێوەیە بووە بەڵێ چی شعری هەیە لەسەر پارچە کاغەزی دۆزراوە و ئەم شتانە نووسی ڕاکشە بەسەر دەم دەینووسی بەشی زۆریشی لە دوای سعات 11 شەو دەینووسی یعنی جاری وە هەبوو خەبەرمە بۆ سعات 2 شەو بوو ئەو هەر پاڵکۆتۆ و بەسەر دەما و شتی دەنووسی و زۆربەی جاریش کە شعرەکەی پاکنووسە کرد یەکەم جار بۆ منێ خوێنەوە و هەندێک جاریشە بوو بە مشتومڕمان لەسەر هەندێک وشە مەسەر من بەئیتر بە عەقڵی مناڵی خۆم وشەیەکم پێ جوانتر بوو دواز بێنێتەوە تو قبلە تۆ لە من کوردی باشتر زانی کاک بەهات دیارە چەند قسە لەسەر شعرەکان و لەسەر بەرهەمەکانی شێخ حەسیب بکرێ هەر کەمە چونکە لە بەرنامەیەکی وایە ئێمە ناتوانین تەنها ئەوە نەبێ کە کلێنێکی بچووکی ژیانی ئەو ئەدەبیاتی باس بکەین حەزەکەم دواوشەی خۆت دەربارەی باوکت وەکو باوک و وەکو شاعیر چییە کە توانی جەناب باوکم یەکێکە لەو شاعرانەی لەو نووسەر و ئەدیب و هونەرمەندانی کە بەڕاستی ئەتوانم بڵێم ڕەنجەڕۆ بوون لە ناو میلەتێکە کە وەکو مامۆستا گۆران باسی دەکا قەدی سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو ئاوێکی لیخندا و من حەزەکەم بۆ گەڕێگەم بدەن ئەم قەسیدە بکەم بە دیاری بۆ کەرکووکی داگیرکراو کە ساڵی 91 حەسیب قەرەداخی بۆ کەرکووکی نووسیوە پرس و خۆشەویستی پرسیم ئەرێ خۆشەویستی معنای چییە؟ دەریاوتی من و ماسی خۆریش وتی من و ئاسۆ خاکیش وتی من و شارڕەگی داربەڕوو پەنجەی نەرمی هونەرمەندێ وتی من و ژێی کەمانم بولبول وتی من و خونچە و سروەی بەیان شێعر وتی من و گۆران و مامهێمن من و کێش و سەرەوای جوان زاوا وتی من و نۆبووک کوردێک لەو لاوەبانی کرد بیرت نەچێ من و کەرکووک پرسیم ئەرێ خۆشەویستی لە چۆوە دێ خواوەند وتی ئەوە تەنها کاری منە لاوێ وتی ئەو هەروەڵیای کۆشی ژنە پێغەمبەرێک وتی تەنها لە پەیامە جوتیار وتی لەگەڵ هەوڵهۆی سەرهۆدا زەحمەتکێشێ وتی تەنها بە عارەقەی نێوچەوانە شاعر وتی لە ئەندێشە و لە چامەوە مەیدێر وتی تەنها لە مەی و جامەوە دایک وتی لە پێوە پێچان و ژانە شوانێک وتی لە خەونێکی ناوسێبەری مۆڵگەی ڕانە کوردێک لەو لاوە بانگی کرد مەی خەبازنەی هەوارێکی بچووکەوە ڕاستت دەوێ لە شارەکەی کەرکووکەوە ویستم تێ بگەم خۆشەویستی چەندێ جوانە وەلی وتی باڵای شەمە مەمیش وتی زینوەری گرت بەژنی مەمە خەجیش وتی وەک زامەکەی سیامەندە مامەیارە وتی وەکو سەرگوزەشتەی دوانزە سوارە لە لای حەزرەتی مەولویش وەکو چاوڕەشی لای دەوار لە لای منیش وەکو دووخەمە قورسەکەم کەژە و بەهار کوردێ بانگی بەختی دەکرد ئەرێ زووکە لە خۆشەویستی جوانتریش شارە گەرمەکەی کەرکووکە دەست خۆش کاک ئاریان دەست خۆش خۆشەویستان لێرەدا دێینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانە زۆر سوپاسی تایبەتمان بۆ برای بەڕێزی نووسەر و ڕۆژنامەنووس شاعیر
دکتۆر بەهات حەسیب قەرەداخی و برای ئازیز برای هونەرمەند کاکە ئاریان جەلال بە ئامێری ژیتار کە لەگەڵمانە بۆ ئەم جارەوە بزانم نیش هاوکاریم کردی دەستخۆش دەستی تۆش خۆش زۆر سپاس بۆ هاوکارم خەندەخان خۆشەویستان کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە گۆرانیەک کە شێعری شاعری گەورە شێخی شاعیران حەسیب قەرەداخیە کە هونەرمەند دیاری قەرەداخی وتێت من مەلێکی لانەوازم وێڵی دوای هێلانەمە من شنەی بارانی ئەو دیوس و شەکەی هێلانەمە من مەلێکی لانەوازم وێڵی دوای هێلانەمە من نمەی بارانی ئەو دیوس و شەکەی هێلانەمە من غەریبم خۆمەزانم من ژیانە لایەلێم تۆ نەبی ئەی خەونی ماستن جێزانێ ڕوونەکێ تۆ نەبی ئەی خەونی ماستن جێزانێ ڕوونەکێ قایلم بەودا خودەردەی بۆ ئەوین پێشوازیە با گرفتاری خەمم بن پێم نەڵێن ناڕازیە قایلم بەودا خودەردەی بۆ ئەوین پێشوازیە با گرفتاری خەمم بن پێم نەڵێن ناڕازیە ئەی نیگاری پڕ لە کێشەم ڕەنگی ئازار دەرمەکە ڕەنگی ئازار توخمی عیشقا بۆ نەزانی سەرمەکە ڕەنگی ئازار توخمی عیشقا بۆ نەزانی سەرمەکە من مەلێکی لانەوازم وێڵی